ئێمە لە دەستگای ڕوانگە باوەڕێکی تەواومان بەوە هەیە کە ئەمڕۆ تەنها ڕۆژی وشیاری نییە، بەڵکو ئەمڕۆ ڕۆژی بەرپرسیارەتیە، چونکە شێرپەنجە لە ئێستادا یەکێکە لە ئاڵنگاریە سەرەکیەکانی تەندروستی کە کاریگەری بەسەر هەمووانەوە هەیە، تاک، خێزان، کۆمەڵگا. خۆشبەختانە ئێمە لە ڕابردوو تاواکو ئەمڕۆ لە دەستگای ڕوانگە لە ڕوانینی بەڕێز ئیدریس نێچیروان بارزانی سەرۆکی دەستگاکەمان لە چوارچێوەی 3 سێکتەرا کاری جدیمان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە کردووە. لە هەر یەکە لە سێکتەرەکانی تەندروستی، سێکتەری ژینگە، توێژینەوە و ئەم ڕۆژ لەم ڕۆژە جیهانیە جێی خۆیەتی بەڵێنی ئەوە دووپات بکەینەوە کە ئێمە لە دەستگای ڕوانگە وەکو هەمیشە پاڵپشت و پشتیوانە بین بۆ ئەنجامدانی توێژینەوەی شێرپەنجە کە واقعی کاردانەوەی ناوخۆیی بێ، پشتیوانی زاناتازە پێگەیشتووەکانی نیشتیمانی خۆمانە بین بۆ ئەنجامدانی توێژینەوەی نوێ و کاریگەر لەم بارەیەوە، پشتیوانی هەندان و کاری پێکەوەی هەموو ئەو لایەنانە ئەبین کە ئایانەوەی خزمەت بەم دۆخە بکە. هەرچەندە بۆ ئێمە هەموو ڕۆژێک ڕۆژی شێرپەنجەیە و هەموو ڕۆژێک لە ناو کاروباری ئەم بابەتە داین، بەڵام بۆچی ڕۆژێک لە تەقویمی ساڵدا لە جیهاندا ناسراوە بە ڕۆژی شێرپەنجە؟ ئەمە پەیامی زۆر گەورەی تێدایە و بە بەلاش نییە و حکمەتێکی تێدایە، چونکە بە وڵاتان دەڵێت بە بڕیار بەدەستان دەڵێت کە شێرپەنجە بوونی هەیە. بۆ هەموو نەخۆشیێک ڕۆژی جیهانی دانەندراوە، بەڵام بۆ شێرپەنجە زۆر بە گرنگیەوە سیر دەکرێت. سوپاسێکی تایبەتیش بۆ ڕێکخراوی ڕوانگە و هەروها پاڵپشتیەکانیان بەردەوام بۆ سێکتەری تەندروستی کە ئەمڕۆ هاوبەشێکی سەرەکیمانن لەو سیمپۆزیەمە. هیوادارین هەموو لایەکمان بەردەوام بین بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە و هەموو لایەک بە سەلامەتی و هەرێمی کوردستان خاڵی بێ لە شێرپەنجە. زۆر سوپاس.